سەبارەت بە درێژکردنەوەی خۆلی پێنجەمی پەرلەمان طبعاً ئەمە مافی هاوڵاتیانە ناکرێ بۆ نمونە بە میزاجی هەردوو حیزبی دەسەڵات بە ئارەزوی خۆیان بۆتە مۆدێلێک لە ئەو دامەزراوەیە کە هەموو ساڵێک هەموو خولێکی پەرلەمان بە میزاجی خۆیان بە بیانی و ڕێنەکەوتن بە بیانووی بۆ نمونە نائامادەسازی و هەندێک قسەی نامەنتیقی کە ئەیکەنە بیانوو کە لە ئەساس و لە بنەڕەت داوانە ئایان توانی لە 2 ساڵی یەکەمی خۆلی پێنجەمی پەرلەمانە کۆمیسیۆنێک کارا بکردایەوە و ئەو ڕێکارانی کە خوانێسا کردیانە بە مۆبەڕیر و بە بیانوو بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بکرا و هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرایە. طبعاً مەفروزە بە پێی یاسای هەڵبژاردن هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردننی تازە بکرێتەوە و خولەکان تێپەڕ بکرێن. ئەم خولەکە خولی پێنجەمی پەرلەمانە مەفروز بوو کە لە 4 ساڵی تەواوکردنی داواتە لە 6 یانزەی 2023دا کە دەبوو هەڵبژاردن بکرایە بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان بە پاساوی کارانەبوونەوەی کۆمیسیۆن و بە پاساوی ڕێکنەکەوتنی لایەنەکان و بە پاساوی بۆ نمونە هەموار نەکردنەوەی یاسای هەڵبژاردن ئەمەیان کردە مۆبەڕیرێک کە ئێمە نە لە خوێندنەوەی یەکەم کە ڕەخنەی زۆرمانگەن و نە لە خوێندنەوەی دووەم کە بایکۆتمان کرد و لە خوێندنەوەی سێمیشدا بە هەمان شێوە هەر بایکۆتمان کرد و ئامادە نەبووین کە بە هیچ جۆرێک ئێمە چۆنەڵەی دەنگی پێ بدەین یا ئامادەسازیمان هەبێ یا ڕازی بین بۆ قەرارە بەداخەوە بە زۆرینە ئەو بابەتیان تێپەڕاند و کردیان بە یاسایە کە مەترسی هەیە کە تەنها بۆ ساڵی ئایندەش بۆ بە بیانی هەموارێکەوە بێن ئەرقامەکە بگۆڕن و بیکەن بە لە 23 بیکەن بە 24 بۆ ئێمە لەگەڵی نەبووین وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئێمە لە ئەگەر هەڵەنە بەم حەڤەی 11 2021ەوە یاداشت و پرۆژەمانیاوەتە سەرۆکاتی پەرلەمان بۆ هەمواری یاسای هەڵبژاردن و ئامادەسازی بۆ خولی شەشەمی پەرلەمان کە 6 دەبوایە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان هەموو ئامادەسازیەکە بکرایە و خولی نوێ سوێندی یاسایی بخواردە و دەست بەکار بووە بۆ خولی شەشەم بەڵام بەداخەوە نەکرا ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ڕێکنەکەوتنی هەردوو حیزبی دەسەڵات ئەوە کرا بۆ مۆبەڕیر تا کاتی ڕێکەوتنیان یان تازەکردنەوەی کۆمیسیۆن بەڵام خەوفێکی هەیە ئومێدەکەین ئەو ساڵ و 2 مانگەی کە بە یاسا بۆ بە یاسا و بڕیاری لەسەر دراوە دەنگی پێدراوە لە کات و ساتی خۆیدا بەو ساڵش تۆزێک ئەهوانترە بکرێ هەر باشترە بەڵام ئێمە لەگەڵەوەشا لەگەڵی نەبووین و تەنانەت پێشنیارەوەمان کردووە هەڵبژاردننی پێشوەختەش بکرێت. طبعاً ئەمە دوو ڕووی هەیە بابەتێکیانەوەی هەر لە دەست بەکاربوونی کابینەی نوێ حکومەت خەڵکی هەرێمی کوردستان و شەقام ڕەخنەی لە ئەدای کاری حکومەت و کابینەی نوێ حکومەت و ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان هەیە کە ئەدای کاری خۆیان زۆرێکیان ئەدای کاری خۆیانەکو پێویست جێبەجێ ناکەن و مەرامی خۆشیانە کە بۆ نمێ لەو پۆست و مەقامە و گەندەڵکاری و قۆرخکاری و سوودمەندی مادی و گەندەڵی و ئەمانەیە بمێنەوە ئەمە بەشێکی تریشی بێهیوا بوون لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ و خول بە خول و ساڵ بە ساڵ متمانەی بەداخەوە بە هەڵبژاردن نامێنێ مەترسێکیان لەسەر ئەو هەبوو کە پێدەچێ ئەوان کە بە زۆرینەیەکی تەزویرە کورسیانە بەدەستێنن تەنانەت ئەم جارە مەجاری ئەو دەرچە و تەزویرەشیان نەبێت تقریباً بەشێکیەوە هەم لە ترسێکیانە بۆ بەرامبەر بە دەنگدەران و بە هاوڵاتیان و بە شەقام هەمیش مەرامیانە کە جارێ بە جۆرێک لە جۆرەکان کابینەی نوێی حکومەت و نۆی حکومەت وە بە تەنانەت هەر سێ سەرۆکاتیەکە جارە پێدەچێ بە زوویان زانی بێ دەور و تەسلیم بکەن و بۆ نمونە دیسانەوە تەشکیلات بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ حکومەتێک و کابینەیەکی تری نوێ بۆ پەرلەمانێکی تری نوێ بۆ سەرۆکاتێکی هەرێمی نوێ بۆیە ئەوە مەرامی سیاسی خۆیانە. بێگومان وەکوتم یاسای هەڵبژاردن بۆ 4 ساڵە و تۆ کاتێک متمانەی خەڵکی هەرێمی کوردستان و میلەت بەدەستهێنی بۆ 4 ساڵە خەڵک بۆ 4 ساڵ دەنگت پێدا ئەدای کاری خۆتت لەو دامەزراوەدا کردبێ بە نوقسانیەوە کردبێتت ئەو 4 ساڵە کیفایەتەوە بە سەرکەوتی کردبێتت هەر کیفایەتە لەبەرەوە خەڵکە بۆ 4 ساڵ دەنگی پێداوی بەڵام پێدەچێوان کردبێتیان بە بەڕیرێکی قانونی کە ئەمە وەکووتمان پێچەوانەی یاسای هەڵبژاردنە بەڵام ئێمە دەڵێ ناقانونیە نادەستوریە نایاساییە پێدەچێ وەک فراکسیۆن ئێمە سکاڵا تۆمار بکەین لە
دادگای عێراق بزانین ئایا وەڵامی ئەوان چی ئەبێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان و بۆ ئەو دامەزراوەیە وە سکاڵاش تۆمار کراوە لەلایەن فراکسیۆنی ترەوە تا ئێستا وەڵامەکەی ئایا بەنەرێنی یاخود بە ئەرێنی نەگەڕاوەتەوە بزانین نەتیجەی ئەوان چیە بێ بزانین ئەو کاتە دادگای فیدراڵی عێراق چ وەڵامی کێبێ بۆ تەجیلکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بێگومان ئێستا ئەگەر شەقام ئەوە نەچاوکراوە بووە لەگەڵ بابەتەکە هەمیشەکە کە بەداخەوە کۆ بۆ تەنەریتێک پەرلەمان کابینە لە دوای ئەپۆ خولەکان خول لە دوای خۆی تازاکاتەوە کە زۆر دەستەواژەیەکی ناخۆش و ناشرینە کە دەڵێ پەرلەمانی ماوە بەسەرچوو یا حکومەت و کابینەی ماوە بەسەرچوو یا هەر یەکێک لەوانە ناوێکی ناخۆشە خەڵک ئەزانێت کامە ماوە بەسەرچووە بەڵام کە بۆ نمونە هەردوو حیزبی دەسەڵات تەحەکوم بۆ بابەتەوە بکە خەڵکی هەرێمی کوردستان یاخود شەقام یا هەوڵاتیان هیچ دەسەڵاتێکیان بێت چاوەڕێی نەتیجە و چارەنووسکەن بزانن ئایا چارەنووسیان دەگا بەچی و نەتیجە ئەو تەجیلە دەگا بەچی و تەمەنا دەکەین ئینشاڵڵا بۆ ساڵی ئایندا هەڵبژاردنێکی زۆر دیموکراسیانە و شەفا بەڕێوە بچێت دوو لە تەزویر ئومێد دەکەین تەمەنا دەکەین لەو تەوقیتەشدا کە ساڵ و 2 مانگ تەجیل کراوە لەو کاتەدا هیچ گرفتێکی لایەنە سیاسیەکان نەمێنێ و گرفتی کۆمیسیۆن و هەموو ئەو ڕێکارانێوان باسی دەکەن چارەسەر سەبارەت بەوەی سەرۆکاتی پەرلەمان بۆ نمونە بەرچاوڕوونە بە ئەو مافە دەستوریە و بەو مافەی هاوڵاتیان کە مەفروض 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکرێ خەڵک نوێنەری خۆی هەڵبژێرێ وەکوتم پێچ ئێمە بۆ نمونە مەرامێکی سیاسی بێ یا خۆ قوتارکردنەوە بێ لە ئەو بابەتە یار خۆیان مەرام و مەبەستیان بوو بێ کە ئەو بابەتانی باسیەکەن بۆ نمونە کارانەبوونەوەی کۆمیسیۆن و هەندێک ڕێکاری تر ئەویان دانابێ لە ئەساسا بیان کردبێتیان بە مەڕێریان توانی بۆن لە 2 ساڵی یەکەماوەکو لە بیدایەتە باسم کردیان توانین لە 2 ساڵی یەکەمە کۆمیسیۆن کارا بکەنەوە ڕێکارەکانی تریش بگرنە بەر سەبارەت بەوەی بۆ هەر کە پەرلەمان درێژەکرێتەوە بۆ تەنەریتێک ئایا بۆ هەر لە یاساکە دانایکەنە 5 ساڵ پێدەچێت لەبەر بابەتی نێودەوڵەتی بێنەتوان چکم لە هەموو دنیای هەڵبژاردن 4 بە 4 بۆیە مادەم بابەتەکە بابەتێکی گشتگیر و نێودەوڵەتی نەتواننەوە بابەتە بکەن وە ئەوە نازانین پێدەچێ خۆ لە هەمواری یاسای هەڵبژاردندا کە لەم خولەدا لە بەرنمەیە و هەموو لایەنەکان ئاراستیان کردووە ئەو کاتە ئەو بابەتش چۆنەڵی بخرێتە بەرباز یا ئەو بابەتە بابەتی درێژکردنەوە یابوون بە 5 ساڵ ئەویش بۆ نمونە بێتە پێشنیارێک لە خوێنەوەی دۆما بۆ هەمواری یاسای هەڵبژاردن جارێ تاوەکو 6 هەموو لایەک پەرلەمانتارە 6 ئەو کاتە بۆ نمونە حسابی ماوە بە سەرچی بۆ کرێ و ئێمە ناربوون لەسەر وتمان درێژکردنەوەی سەبارەت بە لایەن ئۆپۆزیسیۆنەکان تەبەن لای هەموو کەس ئاشکراکە بە ڕەسمی یەکگرتووی ئیسلامی کە ئەوە ئیستیقالە دەکا نەوەی نوێ ئەڵە دەوام ناکەم بەڵام ئەوە ئەو مبەڕیرێکی پەیڕەوی نییە ئەوە یا دەبێ ئیستیقالە بکە و کاتەیە پێدەچێت بە غیاب ئەژمار بکرێ و ئەو کاتە بۆ خۆی سەرۆکایەتی قەراری لێدا سەبارەت بە لایانی خۆم کە کۆمەڵی دادگەریە ئێمە کۆبوونەوەی سەرکردایەتی ئەنجام درراوە ئەم بابەتە خراوەتە بەرباس بە کۆی دەنگ ئەندامانی سەرکردایەتی ئەم بابەتیان سپاردووە بە کۆبوونەوەیەکی گشتی حیزب کە لە ناویاندا ئەندامانی سەرکردایەتی بەشدارە و لەگەڵ ئەنجومەنی دامەزرێنەران هەیە ئەوان لە ئەسنای کۆبوونەوەکەدا قەرار لەسەر مانەوە یاخود ئیستیقالەکردنە دەنێمە و کاتە ئەو بابەتەمان بۆ ئەوان جێهێشتۆ و لە 5 یانزەدا بۆ ڕایگشتی ئاشکرای دەکەین.